هەواڵان کافی نییە ئێمە تەنها بە قەرەباڵغی ئاوا کۆ ببینەوە دڵی خۆمان خۆشکەین کە جەماوەرێکی زۆرمان هەیە، دڵیان کە یەکێتی جەماوەرێکی هەیە، دڵیان کە یەکێتی براغێکی تۆکمەی هەیە لە ئەندامان، لە کادران و لە دڵسۆزان. بەڵام ئێمە ئەبێ لە ڕۆژی هەڵبژاردن ئەو جەماوەرە تۆمارکەین، ئەبێ لە ڕۆژی هەڵبژاردن بە دەنگی خۆتان، بە دەنگی کەسوکارتان، بە دەنگی دراوسێکانتان، بە دەنگی هەموو دۆست و هاوڕێ و هەواڵ و هاودیدەکانتان بتوانین زۆرترین دەنگ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ بکەینەوە تاکو سەرکەوتنێکی گەورە بۆ لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمارکەین و هاوسەنگی هێز لە کوردستان ڕێک بخەینەوە و قووەتی حەقیقی یەکێتی نیشتیمانی کوردستان پیشانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین.